لە کارگەی کللتوری لە شاری سلێمانی حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی سپیس 21 بەڕێوەچوو کە چەندین جۆرمایشی میوزیک و دەنگ پێشکەشکرا. سپیس 21 ئەمڕۆ بەیانی حوتەمین فیستیڤالی ساڵانی خۆی سازەکە. پێش چەند ڕۆژێک لە بەیروت نمایش کرا لە ناو پرۆژەیەکە ناوی ئیرتیجال بوو، کۆمەڵێک لە هونەرمەندانی ناو سپیس 21 گۆژاریان کرد و ئەمڕۆ بەیانی کۆمەڵێک هونەرمەند لە زۆر وڵاتی جیاوازی جیهانەوە بەشداریان کردووە، لە لوبنانەوە، لە پورتوگالەوە، لە هەندێک وڵاتی تر و ڕاستیکەی سەمین لە خەیاڵ نییە، بەڵام بەردەوامە بێ لە دوای ئێرە لە قوبڕوس فیستیڤاڵەکە بەردەوامی هەیە. پرۆژەکەی من لەگەڵ هونەرمەندێکە لە شاری بەغدادەوە تو ئەمە بێکەوە نمایشەکەین. ئیشەکانمان بریتێ لە تێکەڵاوکردنی دەنگ لەگەڵ نۆیزە یا موزیک لەگەڵ نۆیزە. زیاتر ئیشەکان لەم پرۆژەیە تێکەڵاوکردنی دەنگە یا ڕیسێرچکردنە توێژی نوێ لەسەر دەنگ و لەسەر موزیک و زیاتر نمایشەکان پەیوەندی بە کات و بە شوێن و بە دەنگەوە هەیە، جۆرێک لە پەیوەندی لە نێوان ئەم سیانەیە دروستەکرێت. زۆر پێویستە ئەمە ئەم پرۆژەیە بۆ کوردستان و بگرە بۆ عێراقیش پرۆژێکی تازەیە و لێرە لە ناو کارگەی جگەرەیە گەلەریەکەیە کە یەکەم جارە لە نەک لە عێراق لە مەنتیقەکەش دروست بکرێت ناوی ساوند گەلەری، ینی گالەریەکە بۆ دەنگ تا ئێساوەی کە هەبوو، ینی گەلەری بۆ وێنە بۆ نمایشی وێنە و ڕنگوانە، بەڵام ئەم جارە گەلەریەکە بۆ نیشاندانی بۆ نمایشکردنی دەنگە. دیارە ئەم پەیوەندیانە زیاتر تێگەیشتن لە دەنگ بۆ هونەرمەندی کورد بۆ گوێگری کورد هەرچەنە زیاتر ئیشەکە بۆ خەڵکە، ینی چکە دەنگەکان لەو شوێنانەوە دروستەکە کە خەڵک تیاژی و لەو شوێنان و دەنگەکان وەرەگیرێ و جارێکتر لە پرۆسێسەکە ئیشی لەسەرەکرێتەوە. ئەمە بەشێکە لە پرۆژەی کللتوری و پرۆژەی ڕۆشنبیری لە وڵاتانەوە. هونەرمەند هەردی کووردا لە لامان ئامادەی و گفتوگۆی زیاترەکەین لەسەر پرۆژەکە. هەردی سلااو لێبێ، سپاس بۆ ئامادەبوونێت. گەلەریەک بۆ دەنگ مانای چییە و بیرۆکەکەی لەکوێوە سەرچاوی گرت؟ گەلەری دەنگی سپیس 21 لە سەرەتایی 2000 و لە ئەخیری 2007 وەکو بیرۆکەیەک هات بۆ ئەوەی کە ئەزمموونێکی تری جۆگرتن دروستکە بۆ خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی. لەو ئەزممونە ئەو دەنگانە ئەخاتە ڕوو کە ئێمە ڕۆژانە لەوانەیە بەریکەوت بێتین، بەڵام لەوانەیە بە شێوەیەکی تایبەت سەرنجمان نایابێتێ و تەنها هەرەوە نییە، بەڵکو دەنگی تریش هەیە کە ئێمە هەرگیز ئاشنای نەبووین. ڕاستە جۆمان لەو مۆسیقا باوانە بووە کە ڕۆژانە جۆمان لێتی، بەس ئەم دەنگانە تایبەتمەندی و خەسڵەتێکی خۆی هەیە بۆ جۆگرتن. لەبەرەوە گرنگی ئەم گەلەریە لەویایە کە نەک تەنها ساڵانە فستیڤاڵەکە، بەڵکو پرۆژەی تری هەیە کە لە ناویە هەماهنگیەکەین لەگەڵ مەکتەبەکانە لە ڕێگەی ئەوە گروپی مناڵان بانگێشتەکەین لەبەروی ئەو بڕوایی کە هەمانە لە ڕێگەی گەلەری دەنگەکەەوە کە ئەو جیلی داهاتوو کە یەت بتوانین ئەو ئەزممونە تازە جۆگرتنە دروستکەین بۆیان. تەنانەت بۆ ئەکتەرەکانیش من زۆر بە گرنگی دانم کە بەشدار بن لەو جۆرە پرۆژانە. بێگومەن دەنگ تەنها مۆسیقانیە، دەنگ لە هەموو پارچەکانی تری هوەر و تەنانەت لە ژیانی ڕۆژانەشمانە هەر یەکەمان لە مەجای ئیشەکەی خۆیان دەنگ وەکو ئامرازێکی تر بەکارەهێنەیە. تەنانەت دیکێک لەوانەی کە پۆستکارتانی کە هەمانە لە گەلەرێکەیە دەرگایەکی شاری سلێمانیە کە دەنگیان بەکارهێناوە وەختی خۆی لە سەرەتایی دروستبوونی شاری سلێمانیە کە لە ڕێگەی دەنگەوە بەشێکی با بڵێن دەرگاکەی کە پێی لێیت بەشێکی بۆ پیاو دانراوە، بەشێکی بۆ ئافرەت دانراوە لە ڕێگەی دەنگی بەرزونزمەوە زانیوانە کێ لە دەرەوەیە، ئافرەت لە دەرەوەی یا پیاو لە دەرەوە. لەبەرەوەی لەو کاتەیە کۆمەڵگا ڕێگەی نەیەوە ئافرەت دەرگا لە پیاوگاتەوە هەروەها. لەبەرەوە دەنگ بە هەموو شێوەیەک بەکارەهێنرێت لە ژیانی ڕۆژانی هەر یەکێک لە ئێمە. کات و شوێن و دەنگ چۆن بەکار هاتۆ لەم پرۆژەیە؟
ئێستا پرۆژەی ئەم ساڵ بەناوی شوێن و یادەوەری و دەنگە بەتەکیت کارگەی جگەرە یەکێکە لەو شوێنانەی کە کەسێکی وەکو خۆم باوکم لەویا کاری کردووە لە بەرەوە زۆر یادەوەری مەیە لەگەڵ یا کە گەڕاوەتەوە لە هیچ شتێکی زۆر یادەوەری باس کردووە و شوێنێکی شە لە ناوەڕاستی شارایە و زۆر یادەوەری تر هەڵەگرێ و لە پرۆژەکانی تریشە بۆ نمونە لە حمامە بۆ نمونە ئیشکراوە لە ناو پاسە ئیشکراوە هەر یەکێک لەوانە خەسڵەتێکی تایبەتی هەیە کە چۆن دەنگ ئەچێتە ناو شوێنەوە و شوێن پەیوەندی چییە بە یادەوەریەوە و ئێمە چۆن ئەمانە ڕەبتەکەینەوە بەیەکەوە. جگە لە شاری سلێمانی لەکوێ تر ئەم پرۆژەیە تاقی کراوەتەوە؟ سەرەتا ساڵی دووهەم و سێهەم لە ڕاستیە لە هەولێریش و ساڵێکیش لە دوهۆک لە گەلەری دوهۆک بەرهەمێکی هونەرمەندی بەڕێز کاک بۆلیسیتی لەوێ نمایشکراکەوە بابەتی حەمامەکە بوو ئەو ساڵە زۆر هەوڵ ئەیین کە لە شارەکانی تریشا بکرێت بەڵام بەپێی توانە ئەو توانانی کە لە سلێمانیا ئێستا هەمانە لەوێ تا ئێستا نییە بەدەستمانەوە نیە بەڵام بەردەست بێت بە خۆشحاڵیەوە ئەتوانین بیگوێزینەوە. هەردی سوپاس بۆ ئامادەبوون ئەرکە کێشە هیوای سەرکەوتن بۆ خوازم. زۆر سوپاس.